دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من هاتمەوە خزمەتتان بۆ پرۆگرامی ئەم جارە میوانداری مامۆستا ئیبراهیم حەکیم لەگەڵمان بن. دەرێن لەیلا خان خواردنی زۆر خۆش دروست دەکات. نینۆ کاتەکەم خۆماندا عاشقاتیش مەکرد بەنام ڕەفزیشم زۆر وەرەگرت ڕەفز وەڵی توزانم ویانەگەوە تەمسیل چییە؟ خۆشەویستترین شان و گەری کە کردبت لە کنەت و چیهانیان بووە لۆ تێم ناگەن. ئەو درامایە هۆکار چ بوو کە ئێستاش هەر ئەوها بەنەمری مایتەوە؟ هەزار ڕەحمەت لە گۆڕت بێ مامۆستا تەڵعەت سامان. چەند گرینگە لە ناوچە جیاوازەکان لەهجە جیاوازەکان پێکەوە بەشداری بکەن لە درامایە کۆیان بکاتەوە. هەولێر و سلێمانی ئەمە فەرقەکەن شکاند. ئێستا زیاتر هونەرمەندان ڕویان لە سینەما کردووە. ئەوەی مایە یعنی شەگە و بەگەیە ئەمن بە تڕمبێلی محەممەد جەزای داچەکارۆخم گواستیتەوە. ئەوجا ئەمن فەقیریم زۆر دیت بەرام لە فەقیریەکەی یەکتم باش بوو داچەکارۆخی شکر بوو. چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە.